مناوە ئەف شارە بڕاوەستن بچیکردمە کوردەوە بێسی چۆ بێ سەبەبێ تێنە کوشتن هیویدارم ژێ حکوومەتە هەرێما کوردستانیژی دیفچۆنەگەل لەوێ چەندێ بکەتن و زۆرۆن me têne kuştin bêsî û bêsebeb hindî me dîtî me Kurda derdeseriya dîtî hêvîdarim ev şare birawîstin çinkî xîna zaroka tê tereştin û ev şare birawîst. Ez mixabin ez gelek rewşek Rojava dibînim rewşeka gelekî xirab bûye taybet li bo zaroka û bo pîreka û ji bo kesek عمري مزين هذا كاربن مثلا ورنا عاليما أماكي كردمة روجافا الفيدري قال لك يعني سبي عازم يعني حتى دنجمن زحمتي دركبي من ذلك وقع في كركمن نبي شفيارة ظهرك كي وقع با هزارة يبازا ويشاي وين خشكتين ويبرندار بوين وي شو رحمته خديجي ئەمنوی کوردەکی باشووری کوردستان پێمان ناخۆشە کە ئەو شەڕانەی ڕۆژئاوا ڕوودەدەن لە بەڕێوەبەراستی منداڵی بێتاوان و ئافرەتی بێتاوان دەکوژن و ئیدانەی ئەو شەڕی دەکەین بە هەموو نەواچی هیوادارین ئەو شەڕە بە زووترین کات کۆتایی بێ وڵاتی یەکگرتووەکان پاڵپشتی کورد بکەن و کۆتایی پێبینن. دێمە بخۆ پێی ناخۆشە ڕۆسیە شەڕی دۆی ئەف شەڕە گەلێکی ناخۆشە بۆ فەقر و ژۆرە خەڵکی ڕۆژۆڤۆژی خێر ئەگوت بژن ئەوەرە بوو بێزۆر بوو چڕێک نینەن کوت کەسەش چۆرە سەرکەتن ئەف دەولەتی کۆماڵەتیژی هەندی تێنێژی چعیلۆش لێ ناکردن گوت بژن ترکۆدۆگی کرد گەلێک زەحمەتە ڕاستی مشکلت مەزن دیە چێت بن گوت بژن نەخۆی عالم گەلێک بەسەر و بەر کرد وكانال 24 جي راستي بتقصير هميشه روجي بشكدوري نفضت كاتن يدقال قال فقر وجارة قال هميا ورا